بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام ئەم کاتتان باش. خۆشحاڵم بۆی کە لە ئەڵقەیەش تازە لە بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. ئەمڕۆ لە بەشێکی هەرێمی کوردستان لە زۆرێک لە شارەکان خۆپشاندان ئەنجامدرا لەلایەن مامۆستایان و فەرمانبەران. هەمووتان ئاگادارن کە ماوەیەکە موچە لە کاتی خۆی دابەش ناکرێت بەڵکو زۆریش دوا دەکەوێت و لە نێویشیاندا بە تایبەتی مامۆستایان و هەروەها تەندروستکاران و زۆرێکیش لە فەرمانبەران لە بەشێکی ئەم هەرێمی کوردستانە گەرم و گوڕن لە خۆپشاندان و لە داواکردنی مافەکانیان. ئەوەی کە باز دەکرێت و قسەی لێوە دەکرێت ئەوەیە کە خەڵکانێک پێیان وایە کە خۆپشاندان هیچ سوودێکی نییە، بەڵام خەڵکانێکی پێیان وایە بەڵێ دەبێت خۆپشاندان بکەین و ناڕزایی دەربڕین تاوەکو دەگەین بە مافەکانمان. لەو لاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان مێش میێوانی نییە و هیچ گوێ ناداتە ئەو خەڵکەی کە دێتە سەر شەقام و داوای مافی خۆی دەکا. ئەگەر دیقەت دەین لە زۆرێک لە وڵاتانی دنیا بەڕاستی خۆپشاندان ناڕزایی دەربڕین وا دەکات جاری وایە وەزیرێکی پەیوەنددار بە بابەتەکە دەست دەکار بچێشێتەوە، یان ئەوتە حکوومەتەکە دەست دەکار بچێشێتەوە، یان ئەوتە ئیزراعاتی بە پەلە دەکرێت و کاروباری ئەو خەڵکە ڕاست دەکرێتەوە و هەروەها هاوکاری یەکتر دەکەن ئەم دامودەستگایانەی حکوومەت بەوەی کە ئەم هاوکاریە وا بکاتن داواکاری ئەو خەڵکە خۆپشاندەرە جێبەجێ بکرێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ کاتێک بەدەم خۆپشاندەرانەوە ناچن و دەبینین خەڵکیش بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بێزار دەبێ، ڕۆژ بە ڕۆژ محتاج دەبێ، ڕۆژ بە ڕۆژ بازار گران دەبێ، ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر باری سەر شانی قورس دەبێ. ئەمە ژوا دەکا لەلایەک بەڕاستی سیستەمی خوێندن پەچی بکەوێ. بەداخەوە دەبینین کە ئەوە ماوەی چەندە تا ئێستاکە وەکو پێویست لە دەڤەرێکی ئەم هەرێمە قوتابخانەکان نەکراوەتەوە و هەروەها خوێندن دەستی پێ نەکردێتەوە. خەڵکێکی تر پێی وایە کە ئەمە بەدیوێکی تر زەرەرێکە یاخود خازانجی خەڵکێکە، لەبەرەوەی ئەوەی کە زەرەر دەکاتە نەها کوڕی فەقیرە، ئەوەی کە وەزعی باشە و کوڕی دەوڵەمەندە و کوڕی بەرپرسە دەچێت لە ئەهلی دەخوێنێ، دەچێتە نەخۆشخانەی ئەهلی، دەچێتە کۆمپانیای ئەهلی. بەڵام ئەوە تەنها چێ زەرەرمەندە؟ ئەو کەسانن کە هەژارن، ئەو کەسانن کە نەدارن، ناتوانن منداڵەکانیان بنە قوتابخانەی ئەهلی و هەروەها ناتوانن بچن نەخۆشخانەیەکی ئەهلی چارەسەری خۆیان بکەن. جا نەخۆشخانەی حکومی هەیە نییە، حکوومەتیش گوێی لێ نییە، لەبەرەوەی نەخۆشخانەکان زۆربەی زۆری بەرپرسەکانە و نەخۆشخانە ئەهلیەکان و قوتابخانە ئەهلیەکان ئیشکالێکیان نییە، تەنها ئەوەی زەرەرمەندە هەژارەکانن. ئایا تاکەی و کەی حکوومەت داواکاری خۆپشاندەران جێبەجێ دەکا و موچە لە کاتی خۆی دابەش دەکا و هەروەها دڵی ئەو خەڵکە خۆش دەکا؟ هەمومان لە بیرمانە، یعنی زۆرێک ئەوانەی بەڕاستی کە جیلێکی گەنجن لەوانەیە نازانن، بەڵام دەبینین لە ڕاپەڕین لە کاتی ڕاپەڕینەکە مامۆستایان چەندین وەقت یعنی چەندین مانگ ئەگەر هەڵە نەبن بە ساڵ بێموچە دەوامیان کرد. بەڵام ئەمڕۆ ئەم هەموو پارە و سەرەت و سامانە لە هەرێمی کوردستان هەیە، مامۆستایان بێموچەن. بەڵێ باوکی بڕوا لە بازیان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش قربان. سپاس بقربان. بەڵێ جان. فعلا بالنسبة مراتبي مع مستعانوا. بەڵێ جان. ربطي هبي هربيك وقواتنا مع مستع جماعاتي تزمر جماعاتها بوليس جماعاتها أسايد جماعاتها يعني جماعاتي قلت ربطي بس هبي خلصوا يعني ديارة دكاندار بيشينية بازارينية مثلا هات مع مستعني بس مع مستع معاتي ولا قلت وفي كوكاوت ولا مع مستع أم قضية راتبة. ڕاستە قسەکەت جوانە، هەرچی موچە خۆر بێ لە هەرێمی کوردستان موچەکەی دوا دەکەوێت. بەڵێ بەڵام مامۆستا یعنی بەڕاستی ئەوەی کە من تێگەیشتم لێی حاڵی بم چینێکن تەنها دەتوانن مامۆستایەتی بکەن کەمێکیان هەیە کە بتوانێت یان بەنجاری ئەوەی هەبێ دەرفەتی ئەوەی هەبێ ئیشێکی تر بکە. باش ئەگەر موچەکەش نەبێ مامۆستاش ژمارەیان زۆرە، لە 100,000 زیاترە، یعنی لەوانەیە دائیرەیەک 1000 کەسی مۆزەف هەبێ. بەڵام مامۆستا سلکی مامۆستا بەڕاستی لە هەرێمی کوردستان لە 100,000 120,000 تێی پەڕاندووە. بەڵێ
جا باش اگر مامۆستا بەڵێ بەڵێ کاک باوکی والله مامۆستا هەر خوێتی خۆمان مامۆستامان هەیە خوشکمان مامۆستایە برامان مامۆستایە بەڵام وەڵی کە بوتە نادرێت بە مامۆستایان بەعامی بەزێکار بەز مامۆستای ئەم قەزەیە کۆکراوەتەوە بۆچی بەز مامۆستای با باسی پێشمەرگە بکرێ بە باسی ئاسایی باسی پۆلیس بکرێ کارمەند با هەموو دێکەوتە سەرجادە بابەتە ناڕەز بەڵێ سەدام ئەفریکەم ئەم پڕبەتەریە بێ بەڵێ باشی بڕە زۆر سپاس بە قوربان جاوەڵا بە فعلی وایە خۆ هەر مامۆستا نییە هەر تەندروستکار نییە هەر پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و یعنی خەڵک ئەوەی موسەخۆر بێ لە هەرێمی کوردستان موسەکەی دوا دەکەوێت جا بۆ نایەنە سەر شەقام ئەوە دەبێت لە خۆیان بپرسن کاک مەسعود لە کۆیە بەڵێ کاک مەسعود جان بەڵێ بە قوربان کاک مەسعود کاک مەسعود ئەگەر شوێنەکە نازام شوێنەکەت بگۆڕی شەبەکە مەزبوط لێ دەنگت زۆر خراپ دەگاتە لام کاک مەسعود بۆی کە ئیستفادە لە قسەکان بکەین ئەگەر شوێنەکەت بگۆڕی ئەگەر لە ژوورێ وەرە دەرێ لە تەلەفۆنەکەت گوێ بگری حەقت لە تەلەڤیزۆن نەبێ ئاوە قسە بکە فەرموو لما بس ما دو إدارية ويتنعمل له دو حزبين يعني دو إدارية كبوتي يعني بوتي بوتنعمت يعني حاولنا يعني اعتصام شي عام بكا مثلا شورشة شي عام بكا مثلا نازاني فمشاركة إلا حوليري كيف تقدسي بسرعة قلتيا وخاصية تسفانية توقانديا يعني كل سنة ويتنيوه بنيوه تيزاكي هيزاك بلا شدي أو نزجنا معي من بزور وبزور داري مثلا ما وصار لا كيدي مثلا صوبك نفسش آزادي هي تيزاكي خلق بەڵێ کاک مەسعود زۆر سوپاس گیانەکەم نازانم دەنگت زۆر خراپ دەگاتە لام زۆر سوپاس بێگومان کاک عەبدوڕەحمان گیان فەرموو هەولێر بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أستاذ أنور طبعا كيف تشكي خويدو قانون يا أستاذ يشان قانون الانتخاب الطبيعي البقاء للأقوى واتما نوب بيسترين دو قانون الفترها يبيدلون قانون فضاء الإمكانات يعني أجر سيري مختبرك أجر تجربة الكردارك فسلبوا بيك دو بسداب بيك دو صد أخي نتيجة والله لا قانون فضاء الامكانات دخوا قانون تنافس المنطقه دخوا والله يكفى لصرصيتي بلون بلا ناني شبلو اللي هم تصرصيتي خو هذا كفها ناي جوا كان ناي كاك عبد الرحمن كاك عبد الرحمن جان كاك جان امريكا بله عفوا بۆچی لە وڵاتان زۆر جار هەیە حکوومەتێک دەست دەکار دەچێشێتەوە لەسەر داواکاری خەڵک و لەسەر گرفتێک کە ڕوو دەدا یا وەزیرێک دەست دەکار دەچێشێتەوە پەرلەمان دێتە سەرخەت سەرۆکۆمار و یاخود مەلیکی ئەو وڵاتە دێتە سەرخەت بۆچی لێرە کەس نوقەی لێوە نایە خەڵک دێتە سەر شەقام دەنگ بەرز دەکاتەوە هاوار دەکات داوای مافی خۆی دەکات بەهێمنانە هەر نایەنە وەڵام کەس جوابیان ناداتەوە تۆزێک پشێوی تێبکەوێ هەر وەڵام نادەنەوە یعنی ئەمە بۆ زۆر بەخوت مختصرین لەوێ بەگوڵە وەڵام نادرێنەوە ترس نییە لە گرتن و تعذیب و تەقەکردن و نازانم چ و چی تر خین عارفێ لەوێ وای ئەوەی دێتە سەر کورسی ئوستاد طبعا کە دێ بە ئیستحقاقی خۆی دێ نەک بە تەزکیە نەک بە پشتیوانی زەید و عوبێد ئەوە ئەوجا ئێستا پێش بڵێ کاتم زۆر پێدایی زۆر احترامم هەیە لۆ ئەو دڵسۆزە بەڕێزە ئوستاد وەڵای محتەرەم خۆزگە نمونەی گەلۆ زۆر بە ئەودا بە ئەمن مقارنەشی کورتن لە بۆ بکەم ئوستاد ئەنوەر ئەودا ئەو کاتێکە پێشم کاتم زۆر پێدای ئەمە قساقت دەکەم سەیدا أستاذ بالنسبة دكتاتورية وديمقراطية طبعا أو أخوات أقاداره جيلة منها
لو زماني او وصف ذكري بالدكتاتوريات طبعا كري مدير مكتب خاص صدام حسين امجد عبد الحميد لقل كري على والحلو شواكه واغرملي ودوريين دادنيش او يبدو كري احمد حسن البكري والي خرجبو عبد السلام ايصا ولا اماراته وقال جيشي لدنقم دبو استاذي برز او كرة لقل كري صالحيه وكريمات وشواكي دادنيش لسريات كرسي لقى حتيمه وشي رشيد كريمي دادنيش قناعتت هذه او دا دون تيار الشيخ صدام حسيني احمد نواف كريكا كان بطرس يوسف كري ابي سريان هردو كان لما شيء تيشوبون كري كيجي احمد حسن البصري شباتيري احمد حسن البصري بمدير بعد شيء احمد مظهر بمدير عام بو لقل كري شوربا فروشي جرادي ساحة النهضة دادني استاذ إصاء أو تعالية أو استعلايا أجر دوب اللي في هذه بتي لأهلي بخيني أجر نيبه بينما يصير دفتر قلم حمود أدرا كتاب أدرا برق أدرا نام أدرا قسم داخلي هبو طبقي خسارة أجر تينخ اندرابايا حكمت بادي بو إطعام إسكاني ددايا حتى كل يفي تواودك اللي حساب حكمت بو أو قسم داخلينيا كهربائية عالمية صابونية خوبي بشوا أو داعة السير الفرق بين الثرى والثريا سني فرقا أستاذي بريل دكتاتورية كي بيشان هزار دارتي روزمان بنك ديمقراطية كي أورو لفير عندك درسمو عنواني يعني تضليل كاري تواسكار أما حتى كان في النعن بديمقراطية بخوين أو أمنا من إسرائيل طروي زمين ماي ما شاهد اللو ددام اگر جناب التحمل لكي تيكو دكينا بغدايش تعرف لقل اوانا دكم لقل كري احمد حسن البكري رئيس الجمهورية العراق لقل كري كيجي لقل كري مدير مكتب خاص قدامي لقل كري صيف جعصم عبد الكريم وزياد وناظر مشيو عبد الامير تستكان تخوش كاك عبد الرحمن بيري هاتمو لبغداي دزانم دنيا سباسا و ئاگاشم لێیە کە قوتابخانەکانیان و کتاب و دەفتەر و شتیانیش چۆنە و ئێستا و ئێرەش چۆنە و خزمەتکردنی قوتابی لێرە چۆنە و لەوێ چۆنە بەداخەوە زۆر سوپاس دەکەم کا عەبدوڕەحمان گیان کاتم زۆر پێدای کاک دارا لە عەربەت كاغ أنور السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. عزيزك من يكم شد إيمي مروف باي قورة خلقي كردوين پنجەکانی دەست دەدانەیە ئەگەر یەک دانە بێ دوو دانە بێ ئیش و کارمان بۆ پێ ناکرێ ئێستا ئەوە مامۆستایان لەسەر جادەن دەبا پۆلیس و ئاسایش و فەراش و کەناس و کورە من و کورە ئەوەی گڵۆبە ڕۆژێ فرۆشیە کورە ئەوەی هەرچیە کە هەموو چێتە پاڵ ئەوە ئەوانیش شعورێکەکەن و تۆزی هەڵوێستەیەکەکەن عزیزەکەی من بەتاقی تەنیا ئەوان ناکرێ هەر بگرە کە سوکاری قوتابیانی بچنە پاڵیان جۆ لە مامی خۆتە ئەنجا دوای ئەوە عەزیزەکەی من ئێمەی مرۆڤ ئەو کافێ سەرە کە مێشکی تایە کە مۆخی تیا خانەکانی ئەمە نەقڵکە بۆ کۆمەلگا مامۆستا خانەکان و مێشکی کۆمەلگایە ئەیانەوێت ئەمە بوەسێنن جیلێکی داما و جیلێکی ژێردەستا جیلێکی دەستەمۆ جیلێکی کۆیلە دروست بێ خوای گەورە هەیە بەلای سەرەوە حەج کەسێ دەست خاتە ناو میلەتان لە ناوی بەرە داماریکە جاغرم زۆڵە ئەڵێ قسێک لە تامەقاش وە سابێدەسی خۆم ناستێنم خوای گەورە یارمەتی ئەم میلەتە با میلەتە وانە بوو داماویان کرد دەستەکان خۆش کاک دارەجان زۆر سوپاس جوان سڵاو ڕێز بە قوربان دەستەکان خۆش بێ زۆر سوپاس لە حەقەت یعنی ئەوەی کاک عەبدوڕەحمان ئاماژەی پێکرد بەداخەوە قسەکانی زۆر جوان بوو بەڕاستی یعنی کە دەڵێن بەداخەوە مەبەستم ئەوەیە زۆرێک خەڵک بیری دێ لەو دکتاتۆریەتی کە باز دەکرێ و دەڵێن حکوومەتی دکتاتۆری کەس گومانی لەوە نییە کە لە زۆر شت دکتاتۆر بوو و زۆریش زوڵمی کرد کەس ئەنی بە نان و پیاز بە قسەکانەوە نەخوا بڵێ باس لە دکتاتۆرێک دەکەن و یاخود مەدحی دکتاتۆرێک دەکەین نەخێر مەدحی دکتاتۆر ناکەین و هیچ کاتێکیش دکتاتۆر قەت خۆشەویست نەبووە بەڵام زۆر شت هەیە بەداخەوە دەبینین ئێستا کە عێراق بۆتە ینی بەداخەوە نازانم بڵێم چی ینی عێراق بەگشتی لە بەسرە تا زاخۆ مەسلەی مخدرات کارەساتێکە بەڵایەکە تووشی ئەم میلەتە بووە نەخوێندەواری ئەگەر بین سیر کەین جاران کابرا تا سەشی سەرەتایی دەخوێند مستەوای کۆلێژی ئێستای هەبوو
ئێستا قوتابی زۆرە بەس نەخوێندەوار کەمە. ئێستا بەداخەوە ینی کۆلێژ زۆر بووە بەڵام زانست کەم بووە. ئێستا بەڕاستی سەرەڕای هەموو ئەمانش هیچ دامێک وەکو پێویست نییە بۆ قوتابخانەی حکومی بۆ مامۆستا ئەوەی مامۆستا لەسەر شەقامە ئاخر مامۆستا بەزگی تێر دەتوانێت شت بکە پێشکەوتن بکە بەڵام بەسکی برسی چی بۆ دەکرێت چی بکە بۆ نمونە ئاخر ئەو مامۆستایە کە لە ماڵ دێتە دەر خێزانەکەی منداڵەکەی چاوی لەوەیە کە مانگانە لە کاتی خۆی موچە بێ و بتوانن بژێ و ژیانیان بەڕێوە بن. خۆ هەمان ئەو خەڵکەی ترکە موچە خۆرە بە هەمان شێوە هەر خێزان و ماڵ و منداڵەکانیان چاوەڕە دەکەن کە ئەو دایکە ئەو باوکە کە موچەخۆرەکە لەسەری مانگا موچەکەی وەرگرێ و بتوانن ژیانێکی ئاسایی خۆ باوەڕکە هەر ئەو موچەی کە وەردەگیرێ هەر ژیانێکی سەرەتایی و ئاسایی پێ بەڕێوە دەچێت نەک وەکو ئەوانەی کە لە ئاسمان دەژین و هەموو شتێکیان بۆ متەوەفرە و زۆرێکیش هەن ئەسڵەن خواردن لەو کوردستانە هەر ناخۆن شتێ کوردستانە هەر ناخۆن هەرچی هەیە لە دەرەوە بۆیان دێ خەڵکێکیش هەیە بەڕاستی تەنانە دەگە بۆ سەرچاکردنیشی بێدەوانێ بچێتە دەرەوە بەڵام خەڵکێکیش هەیە نەک خەڵکێک زۆری خەڵکیش بەداخەوە ینی بژێوی ژیانی ڕۆژانەی بدەست ناکەوێ. ئەمە لە وڵاتێکین لە بەنگلادیش ناژین لە وڵاتێکی کەم دەرامەت و هەژار ناژین ئێمە لە هەرێمی کوردستان دەژین لە هەر شوێنێک بیر لێ بدەین نەوتی لێیە یعنی ئەم هەموو بیرە نەوتە ئەم هەموو مەنافذی حدودیە ئەم هەموو بڵین دەواازە سنووریە ئەم هەموو داهاتی ناوخۆیە ئاخر نازانم یعنی بۆچێ دەڕوە سەیر لەوەدایە یعنی دەچێت زەریبە دەچێت دایرێ مرور دەچێت نازانم کوێ دەچێت هەر شوێنێک بڕۆ دەرەوەی وڵات وەرەوە بڕۆ شتێک بکڕە لە دەرەوە وەرەوە یعنی توجارەکان دەزانن چ پارەیەکیان لێ وەردەگرن ئێ باشە ئەمە پارەیە بۆ چێ دەڕۆ بۆ خاتری خۆ یعنی بەس نییە تێر نەبوون یعنی 30 ساڵ زیاترە 30 ساڵە تێر نەبوون کاکە شوقەتان نما لە کوردستانی دروستی نەکەن شەریکە و کۆمپانیان نەما دروستی نەکەن لە وڵاتان نەوەدا ینی وڵات نما شتی لێ دروست نەکەن یعنی نازانم دەتانەوێت بگەن بەکوێ ئەوە کورد خۆشویستنە ئەوە وڵات خۆشویستنە ئەوە خزمەتکردنی وڵاتە یعنی نزیکترین وڵات لێمان ئەوە ئوردنە یعنی بڕواتان هەبێ لە چاو هەرێمی کوردستان داهاتی هەر نییە بڕۆبزان لە ئێمە خۆشتر دەژین بۆچی ئێمە ئەم هەموو سەرەت و سامانەمان هەبێ بەڵام خەڵک لەو پەڕی هەژاری بژی یعنی خەڵک نەتوانێت کڕی خانوو بدا خەڵک نەتوانێت بچێت سەردانێکی دکتۆر بکە بە توانایەکی ئەوە کە چۆن چارەسەری خۆی بکە بۆ دانی دێشە ناتوانێت بچێتە لای دکتۆرێک بۆ شێوەیەکی جواندانی چاپکاتەوە بەداخەوە ینی بەڕاستی ینی خەڵک شۆڕشی نەکرد خەڵک ینی کوردایەتی نەکرد بۆ ئەوەی کە بگاتە ئەمڕۆ هەموو لە بیرتانە کە کاتێک کە پێشمەرگە لە شاغ بوو کە دەهاتن لە ماڵەکان دەخەوتن کە پێخەفی خۆیان دەدانێ ئەو خواردنێکە بۆ خۆیان ئامادە دەکردیاندا پێشمەرگە ئەو کاتە قسەمان گوێ لێ دەبوو کە دەیانوت ئەگەر بێ و کوردستان ڕزگارکەین ئاوا دەکەین وەڵا برا کوردستان ڕزگار بوو بۆ ئێوە ڕزگار بوو بۆ ئەوەی کە ئێوە بژین بۆ ئەوەی کە ئێوە خۆش بژین ئێمە چۆن سوتەمەنی بووین لە کاتی خۆی ئێستا هەر سوتەمەنین بەداخەوە ئەنی بەڕاستی جێگەی داخە کە دەبینین لە ئەمڕۆدا خەڵک یعنی نازانی چۆن بژی بۆ دەبێ وابێ بۆ لەم هەموو پارە و سەرەت و سامانە لەم هەموو داهاتە لەم هەموو ملیار دینارە لە ملیارەها دۆلار ئاخر لە تەنها لە 2003 بە حسابی بکەین تۆ لە 2000 بە خوارەوە لی گەڕێ کاکە تا لە ئینتیفازەوە تا 2003 لی گەڕێ مشکلە نییە حد لە 2003 کاکە 20 ساڵە بە ملیارەها دۆلار زیاد لە 100 میلیارد دۆلار هاتۆتە ئەم هەرێمی کوردستانە بەس لە عێراقەوە جگە لە داهاتی سنوورەکان و جگە لە فڕۆکەخانە و جگە لە داهاتی ناوخۆ ئەخر ئەوم پارەیە بۆ کوێ چوو قشار جوان بووە بینای بەرز زۆر بووە بەڵام زەحمەت نەبێت چێ لەو بینایانە دەژی چێ بەسەرم شەقامانەدا دەڕوە ئەوە خۆی پرسیارە بۆ دەبێت لە ئێستادا نەک ئێستا هەتا ئێستاش لەگەڵدا بێ گەڕەکە هەژار نشینەکان تخوا عیب نییە ئێمە بڵێن گەڕەکی هەژار نشین تخوا عیب نییە بڵێن هێشتان زۆر لە گەڕەکەکان ماوە قیرتاو نەکراون لە کوردستان یعنی تاکەی وابین تاکەی بەو جۆرە بژین تاکەی ئەوە حاڵی میلەت بێ
ئاخر ملەتێک چاوەڕێ ئەوە نەبوو، ملەتێک چاوەڕێ ئەوە بوو کە ئیدی لە دوای ئەنفال و شیمیاباران و هەڵەبجە و بادینان و بارزان و لە دوای ئەم هەموو دەردەسەریەک کە بەسەر ئەم ملەتە هات، ملەت چاوەڕێ ئەوە بوو کە بەڕاستی ئاهێک هەڵبچێشێ، هەناسەیەکی وبەربێتەوە، ژیانێکی خۆش بژی. تا 2003 حیسارمان لەسەرە، تا 2003 سەدام ماوە، گورگێکە هەر کاتێک بێوێ کوردستان داگیر دەکاتەوە. لە ئێستادا هەر قسە دەکەی کاکە قەواری هەرێمی کوردستان لە مەترسیدایە. وەڵڵا قەواری هەرێمی کوردستان بەس بۆ فەقیر لە مەترسیدایە لە بەرەوەی نان نێ بخۆ. بەڵام قەواری هەرێمی کوردستان بۆ دەوڵەمەندەکان ئەوانەی کە بە ناشەرعی دەوڵەمەند بوون، چونکە ئەوانەی کە بە حەقی خۆیان دەوڵەمەند بوون، بە ئارەقی دووچوانی خۆیان دەوڵەمەند بوون، ئەوانە پیرۆزیان بێ. بەڵام بەداخەوە ئەوانەی کە لەسەر قوتی ئەم خەڵکە، لەسەر داهاتی ئەم وڵات و لەسەر قوت و ژیانی ئەم خەڵکە دەوڵەمەند بوون و پارەیان پێک وەناوە و سوڵتە و مەنسەب و دەسەڵاتیان وەرگرتووە، پاشە قەیناکە نابینن ئەوانەی کە لە پێش خۆتان چێوە چوون. هەها لەو دامەلی غەیریکە لە ماوەسەلە ئیلەیک، وەڵڵاهی بۆ ئەوی پێش ئێوە بمابانە دەگەیشت بە ئێوە، دڵنیا بن بە ئەوەش نامێنێ، دڵنیا بن بۆ ئەوی کە دوای ئێوەش نامێنێ. لەو هەولێرە کاک پۆڵە فەرم بە قوربان. كان رئيس قرشي سڵاو بە قوربان. محمد عبد الرحمن كاغنوت گیان صلاة لهموتان لما مصطفى عبد الرحمن لدينا كانت لكارمن دكان سپاس بە قوربان. سڵاو لە بەڕێز و لە تەواوی بینەران. بەڵێ گیان. ولسرويا بو حكومتي هرم جيب ما مصطفى دعوة كاريتان نادا. بەڵێ گیان. هلا بنرد قوتمان سنتوريك نماني بها كان قيمة كان كوبرستي حزبایەتی بێباچی وەکو فەرموود بەڕێز بەڵێ بانیدان وا دەزانن هەر خۆیان کردویانە. لێرەدا مامۆستایان درێغیان نەکردووە، کاتی خۆی خۆشاوە لە ناوچەی کوردستان مامۆستا بێموچە دەوامی خۆی کردووە. ڕاست. بەڵام وا دیارە دەسەڵاتیان لەبیر چووە، قوربانیدانی خەباتی ملەتیان لەبیر چووە. بەداخەوە ڕۆژانە دەبینین ملەتەکەمان دەتەوسێندرێتەوە. هەر ئێستا بەداخەوە دوو کاتژمێر لەوە پێشە سوپای عێراق پەلاماری هێزی پێشمەرگەی داوە بۆ خۆی شەهیدبوونی پێشمەرگەی برینداریش هەیە. بەڵێ بریندار هەیە. ئایا لەسەرەوە کێشە لە نێوانیان هەیە یان ئازاوە و ئازارەکە؟ بێگومان نییە. ئێستا بە تەلەفۆن قسە لەگەڵ یەک دەکەن. بەڵێ شفای تەواو بۆ پێشمەرگە برا پێشمەرگەکانمان بنێرێ دڵنیاییەوە، چونکە لەسەر خاچی پیرۆزی کوردستان لەسەر لوتکەی قەرەسووغی سەربەندی بە عەرەبەوە نەبووە، دێن داگیرمان دەکەن، خوێنمان دەڕێزن، کەواتە دەسەڵاتدارانی هەرێم بەڕێز چەند دەسەڵاتدارێکیان ناردۆتە بەغدا مو بە بەینیانەوە ناسێ کاکەنوەر تکایە بوارمدا سەرکۆمار ئاگەر لێ سەرکۆمار ئەو یاری مشک و پشیلەیە چ بوو یەکلانە بۆوە؟ ئایا ئەگەر بەڕاستی لەگە عێراق هاوبەشن ڕاستگۆن یەکلایکەنەوە خەتاکە لە هەرێمە یان لە بەغدایە؟ لەتان برسی دەکرێ، مامۆستام برسی دەکرێ، فەرمانبەر هەموو موچەخۆران ئەوەی موچەخۆر بێت سوکایەتی بەتاکی کورد دەکرێ. لێرە داستەکە ئەوەیە دەسەڵاتدارانی هەولێر و سلێمانی لەگەڵ ئەوانەی بەغدا ئایا کێشە لە نێوانتان هەیە یان پرۆسەیەکی هاوبەش بۆ لە ناوبردنی ملەتی کورد بەتاخەوە بە سەرپەرستی ئەنی هەرێم و شۆفێنیەکانی بەغدا و بێدەنگبوونی ئەوانەی ئەندام پەرلەمانن پلەی پۆست و پلەی وەزیریان هەیە سەرکۆماریش. ئێستا سەرکۆمار هاوبەشە لە برسیکردنی مامۆستایان موچەخۆران. خۆکە گوێی لێ تو کام یاسا لەسەر کام یاسا نوێنەری چێ پێم بڵێ نوێنەری چێ یاری مشک و پشیلەی نێوان هەرێم و بەغدا کۆتایی نەهات سەرکۆمار کەس پێ ناڵێ ڕاوێزکارێکرد نییەتۆ نوێنەری چێ نوێنەری ئەفغانیەکانی سوودانیەکانی سۆماڵیەکانی بەڵێ ئایا تاوانەکە لای دەسەڵاتدارانی هەرێمە یان لە
کاک پۆڵەجان دەستەکانت خۆش بێ تۆ بنۆرێکی ڕۆژنامەوانی بکە بڵێم سەرم دەکەم سەر کۆماری عراق بم مامۆستای بەرز موچەخۆری سەر بەرز برسی بکرێت سوکایەتی بە خانەوادەکانی بکرێت کاک پۆڵەجان دەستەکانت خۆش بێ کاتم زۆر پێدای خەڵشت لەسەر خەتە سوپاس دەکەم بە قوربان لە سلێمانی کاک دەرباس سڵاوی خوا دەبم کاتت باش کاک دەرباس سڵاو کاک دەرباس گیان زۆر سپاس مامۆستاگیان دەستخۆشی بەرنامەکە و دیەکەم دەستخۆشی و بەڕێزەشەکەم کە تەلەفۆنەکەی وەرگێم سپاس بە ئەگە بوارم دی کاتم بی سپاسی بەڕێزەکەم سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم فەرموو زۆر سپاس مامۆستاگیان من بەڕاستی مامۆستاگیان بەڕێزێ تعبیرێکی زۆر جوانە بۆ کرد بۆ هەموو کێشەکانی ئێستا و لە داهاتوو لە ڕاپۆژیوە کە هەبووە لەم هەرێمەیە ئەوەی کە وای کردووە کە ئەم زوڵمە کە ئەم ستەمە دروستێ چییە خۆ هاوڵاتیی هەژار نییە خۆ مامۆستایان نییە خۆ موچەخۆرێ نییە فەرمانبەرێ نییە لە 2023 وانێ بەڕێزێ فەرمووت با ئێمە لە 2023 باسی کەین ئەم هەموو داهاتە ئەم هەموو پارەیە لەم هەرێمەیە سیا کراوە کۆ کراوەتەوانی کووە بۆی زیاد نییە بۆ ئێستا ئێمە سنووقێکمانیە هەموو وڵاتە کە ئەکوێتە بارێکی لەناکا و کارەساتێکی سروشتی بەسەریە یاخود ئابوورێکی ئەوتوی نابیە دەتە با بۆ سنووقە بۆی هاوڵاتیەکانی دەبرسان نەمرێ بۆی هاوڵاتیەکانی خۆی لە کاتی خۆیان دروستیکە بەڵام ئێستا ئیبینی هەموو هەرێمی کوردستان ئەوەی شوێنە باشەکان کراوە بە شوقە کراوە بە پێلاب کراوە بە جەمەدۆت ئەمە کە ئەمانە داگیریان کردووە زەوتیان کردووە ڕابردووش هەروە بووە کە زمانی دەرەبەگایەتیا بووە منیش بەم شێوەیە ئێستای بینمەوانێ کە ئەمانەیکەن بەڵام ئێستا تەنها کێشەی مامۆستا نییە حرمەتم من بۆ مامۆستا هەموو فەرمان بەراوە بێگومان هەرچی موچەخۆرە خۆ کەس لە کەس باشتر نییە هەمووی موچەکەی دوا دەکەوێت ئەوە نەوێت چێ وەزعی باشتر بێتتر دوارم بووە سپاسی بەڕێزەکەم بەڵام لێ ئێستا ئەوەی کە گرنگە بەڕێزی کە فەرمووت مامۆستای بەڕێز ئێستا ئەبینی کە شەهیدمان ناوە پێشمەرگە ئاو پێشمەرگەش هەمی مناڵە فەقیرە دەوێت لە سەنگەرانی کوڕە دەوڵەمەنیە کوڕە مەنسووریە کوڕێکی ئەمانە بینی لە سەنگەرەکانی هەمی فەقیرە پاراتێت قەواری هەرێمی کوردستان بۆ هەڵەوەشیەتەوانی خەڵک حرمەتم کێنێ ئەگەر لە ڕەزا نەهامەتیابی چی وای کردووە ئەینا قەواری هەرێمی کوردستان چەند شاری بەدەستمانوێت دڵنیا بەدەستمانەوە هەر بەدەستەوە بە وەڵا هیوادارم ئەم خەڵکە ئاوەڕێ بیاتەوانی و لەدەستەمان نەبێت لەگەڵ حەقابێ بژی حەق سپاس بە قوربان دەستەکانت خۆش بە قوربان دەستمە سلێمانی گەڕەکی کورسات کاک ئیبراهیم فەرموو بە قوربان کاک ئیبراهیم سڵاوی خوا دەبێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فەرموو براکە بەڵێ گیان کاک ئیبراهیم کاک ئیبراهیم قسە بکە بە قوربان فەرموو كاك أنور جان والله كاك أنور بەڵێ گیان أو ما شاطئ وكل كرد أو ما جيل أقصر والله يتردي إنسان من بطن براسين دا من ده هر حمي بيك جاهز تسخن بتشطوا بيك ده نار بيك خنزلي نار بيك كاكي جم ده بله الخما خمي بس مع مستاني أما ده همور ريكو حق سمانتي إذا شيء هم دري باجو دري أنواع أولك حساب من لتنكا أمد صلاة دارانا براسي هر جالتي فايشان بإينا ماي بداخو حسق سيكش كان بدا قدريت يعني همي سيكو هواها تلميش كان يتدري لا تخالي خوانا بعارجي قدريت باونا شو لحساب نبو من لدكم لا بقى بخير بله فرنسي إسرائيلية مثلا من لتا تنفيذية وبرسي كرنو بها ذاتني أم من لتا بو حشتي كتير كلمة بس يعني ترى كان با دريوشي خوان دي كان با بندي خوان بخويدي خوان بحنو شواذ بحس شواذ بمجموعة أم من لتا ترى أم برنامج تدارستوا طولي صلاح الدين أو يبيع من لتا أكنوا لم من لتا شكل من لتا بقدر من لتا كود قاكو مرضي بشرف أم برنامج بله دەستەکانت خۆش کاک ئیبراهیم زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاتم زۆر پێدای کاک فواد لە کەڵک کاک فواد سڵاوی خوا دەبێم کاتت باش باشی بەڕێز ئەحواڵت سەعات چۆنە سەلامەتی لە کەڵەکی یاسین ئاغای
بەڵێ 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 گیان فەرموو دەتوانم ڕێی خۆم دەربڕێ من دەربارەی چتیم فەرموو وەڵامە قەیران منزووکە دەربارەی لە هەرێمی کوردستان نەک بابل ئیلا بابەتی فەرموو لە خزمەتیم فەرموو قسە بکە ڕێی لەمە کردووە بەڵێ دەربارەی نەخی دەبێ ڕێگاوبانی دەبێ ئیشی هەموو شەڕی لەمە کردووە بەڵێ نەفت گابەت ناکرێت هەم شتەکیان ڕووی لەمە کردووە بەڵێ بە زیادارم ئەو دەنگانێ ئەو جارێک کە دێتن خەرج بۆ خۆی بابزانیتن یعنی خەڵک ئەخوا دەسۆزی ئەوەی نەبێت کە بزانی خەڵک خەشمە دەبێ زایات بەڵێ تێگەشت مامۆستا بەڵێ گیانەکەم دەستەکانت خۆش کاک فواد گیان زۆر سوپاس بە قوربان دەسمە پیرەمەگرون کاک ئەحمەد سڵاوی خوا لێم کاتت باش زۆر سوپاس کاک فواد دەنجی تەلەڤیزۆنەکەت کسکەی کاک ئەحمەد گیان زۆر سوپاست دەکەم السلام عليكم ساقن وعليكم السلام ورحمة الله بقربان بەڵێ گیان چاو دەستخۆشی بەرنامەکە لێکم لەجێ خۆیاتی سوپاس بە بەڕێزت ئەمەکەم یا بەڕاستی زۆر هەڵوێستی هەبوو بەرامبەر شەهیدانی کەسی غەزە و بەردومانکردنی لەلایەن ڕژێمی زایۆنیستی داگیرکرد بەڵێ مامۆستا عەلی باقیل و ئەو هەموو ئەو کەناڵی سپێدە و هەموو ئەو کەناڵ و لایەن و وڵاتانەشەکەم کە بەدەم کەتی غەزەوە چون و بەڵێ کۆتایی ئەم ڕژێمە زەبینین بە پشتیوانی خوای گەورە بەڵێ هەرکەوتنی سوڵەتینی شەڵا پشتیوان بەخوا نزیکە و دەم شەهیدەکانیان بە فردەسی عەلا شادکە و بە شەهید ئێستادیان گای شەڵا لە لای خۆی بەڵێ بەڵێ کاک ئەحمەد گیان ئێمە بەداخەوە ئێمە بابینە سەر تەوەرەکە بەڵێ گیان ئێمە بەچ پێشە بەڵێ کاک ئەحمەد تۆ لەمە زیاتر خوێناری وێ لەمە زیاترە مامۆسای بەڕێز تۆ هەوڵی کات کە تەحامل بۆ هەموو شتێک بۆ معاملات بۆ زەوات توزانم بۆ هەموو کەسە هەڵسەنجێنی میخوێنیتەوە یعنی ئینسان نابێ ژێل بێ نابێ ژێل بێ بەرامبەر هیچ کەس ئەبێ هەڵی سەنجێنی یعنی تۆ دەنگت قەتع دەبێ کاک ئەحمەد گیان بەڵێ شتە یعنی کاک ئەحمەد گیان ئێمە کەسانێکی زۆر سابی بکەین ئێمە زۆرمان وتووە ئەمانە بە کەڵک نایەن کەناڵی بەڕێزی پەیام بکێتی بەڵام ئەمە مارێکی بچوو بوو وەکو پێم وتی ئەم حکوومەتە هێزاروانە بوو هێزار خەڵکەوەنا کاک ئەحمەد گیان کاتم زۆر پێدای دەستەکانت خۆش بەخۆبە کاک ئەحمەد گیان کاک ئەحمەد دەستەکانت خۆش بێ سوپاس دەکەم کاتم زۆر پێدای دەسمە قەڵات زێ لە پیرەمەگرونەوە دەسمە قەڵات زێ کاک محەممەد سڵاوی خوارد لێ بێم کاتت باش کاک ئەحمەد دەستەکانت خۆش بێس سڵاو کاک محەممەد بەڕێزیان دەستخۆشی لە کەناڵی پێیان دەکەین بۆ سازکردنی ئەو بەرنامەیە سوپاس بە قوربان دەستەکانت خۆش بۆچی حکوومەتی هەرێم وەڵامی فەرمانبەران مامۆستان ناداتەوە مامۆستا دەم هەیە بە وتیەک دەستێکم وتیەک هەیە بەڵێ ئەگەر بتوێ عەزارەتێک بڕ خوێنی لە سێشت بە خێزان وێرانکە خوێندنی وێرانکە شکۆی ئەو کەسانی شکۆی زانا و شکۆی ڕەمزەکانی ئەو میلەتە لەکەدارکە بۆی کە مامۆستانجا بۆ ئەگەر لە هەرێمی کوردستان دەیبینیم ڕێک ئەوەیە بەداخەوە چەلتەرەکانەوە کە ئافرەت داوای یەکسانی بۆ کراوە کوپیا بەڵام نەبوو بە پیا و خێزانیشی دەستێنراوە و ئافرەتاتی داکاتشی دەستێنراوە کە لە شەرفەرەکان ناتوانین مەدای گەورە یەکسان بێ بە پیا و خاڵی دووهەمیشان کە دەکرێت ئەوەی کە زۆر گرنگە شکۆی ئەوانەی کە پێشەوانن بە تایبەتی بە ساوای لە هاتوو پێشەوان مامۆستایانی ئاینیە کە دەبینین لەوەیشان دەستێنرێ دەبینین مامۆستایان شکایەتیان پێ دەکرێت کۆمەڵێک لە شتانە دەبینین هەر وەکو ئەوەی وایە ئەو وتەیە لەسەر وڵاتی ئێمە جێبەجێ بکرێەوە وەکو داخەوە واوتیان کە دەکرێت کەرتی خوێندنی وێران بکرێت مامۆستا بکرێت بە ئامانج ئەوەی هێستا ئێمە دەیبینین مامۆستا کراوە بە ئامانج
يعني شكونا مصانع هم وڵاتان دا شکوەیەکە کە لە یابان دەفەرمێت حوت هەنگاو لە بنەوە مامۆستاکەت بڕۆ ئەوەی تێ لە سێڤەرەکەی نەمێ هەر لە یابان کە وڵاتێک بوو ئەڵمانیا وڵاتێک بوو دوای جەنگ کوێران بوو نێسا ئەڵمانیا وڵاتی تەندروستی و یابان وڵاتی کار و وڵاتی تەکنۆلۆژیایە بۆیە مامۆستا پێویستە ڕێزی لێ بگیرێ فەرمانبەر ڕێزی لێ بگرێ بەتایبەت مامۆستا بەدایکی پیشەکان دەناسێ بەڵێ دەستەکان خۆش کاک محەممەد جان فەرمای مامۆستا بدرێت بەڵێ دەست کاک محەممەد جان کاتم زۆر پێدا دەستەکان خۆش بێ سوپاست دەکەم باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵاوی خوارد لەبێ كاك حاجي السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرم كاك باوش محمد. زور سباز والله كاك حاجي من إناني وشي حكومة لبوا عود الصلاة. برايا كما وهيز مواصفات شي حكومتي تدانية وعيب شكل بدري حكومة. أقل حرف يشي درين حكومة لاني أقل وكو صفتي خوي باسي كان كماوي بسر شو كالبركرة. باشان عود الصلاة كاك حاجي جان ما في شيء دا والله من شيء بداتوا هتا والله ما مصطفى من بران بداتوا براسي ترى شي زور ما مصطفى من بر طبعا لخوي انا كبشر لما مصطفيان دوام ده كان براسي هورسه شي زور يعني سرمزاريان ورقرتيا ك لقر براها في شكاني تري خويا دسا ناخنا ودسي يكو بو زختك لفرد صلاة زور بقوة تربيتن براسي ناي شرمزارية دورو جيتن اشتاق ببيتن اوانا بترسنوچيان رنجو تيكوشاني او ما مصابر هلوسو بزوانيرانا دخول براسي من بس بحالي خوان بم عارق الشرمزاري دكشيشن نو كبراتي دروا خوتي شعبان بكارتن هلوس ور بدري لترسان براسي عيبة بيسا حركة ما برو ما مصادقة جيلو قسمنا يشوي دست كوش كاك أحمد بس تاتي أو دصلاة وظلم بكان لو خلطة بله كاك أحمد جان باوشي محمد كاتم زور بيداي دستكان خوش به لرانية دسمة كركوك كاك أحمد صلاوي خواد لبيهم كاتد باش السلام عليكم ماما فجان كاتد باش عليكم السلام ورحمة الله وبركاته دستكان خوش جان فرمو زۆر سپاس مامۆستا سپاس بۆ تەوەرەکەت من زۆر بە کورتی ئەگەر مەجالم بدەیت دەقەیە زۆر سپاس دەکەم بەڵێ گیان سپاس بە قوربان فەرموو زۆر سپاس مامۆستا جان بەڕاستی من خەتای هیچ کاتێ خەتای حکومەتی تێ ناگرم لە مۆزوعە تەنها خەڵک مۆزۆفەکانم فەرمانبەران و برین بۆ نمونە چۆن ینی ئێستا مامۆستا جان با خزمەتی برای جەوری خۆم بکەم من خزمەتەکەم ئێستا بۆ من مامۆستا باشە بەڵێ ساڵێک كاك أحمد بێژانە هەبێرە پارێکی کەم دەوام کەسی تێ مامۆستا داوای ساڵی تایناتکردنی ساڵی دامەزاندنکەی كاك خاڵی دوێمش ئەوەی حکومەتی ئێمە پێویستی بە کەسانی نییە کە خزمەت بکەن پێویستی بە کەسانی کە تەنها و تەنها پارەی بۆ کۆکەرە لەگەڵ ڕێزن و خواتان لەگەڵ خوا ئاگادارت بێ سپاس بە قوربان دەسمە سلێمانی کاک سۆران سڵاوی خوارد لێبێم کاتت باش کاک سۆران سڵاو بە قوربان بەڵێ کاک سۆران ئەم کاتت باش بە قوربان فەرموو سپاس بە قوربان طبعا بۆ لەسەر وەکو باوکی قوتابی قساگەوەنەوە بووە مامۆستانەوە ماشۆرێک بەڵێ جان طبعا ئەمە چەندین ساڵە مناڵەکانمان ئەبن بە کۆچی قوربانی مامۆستاکان بوون بە کۆچی قوربانی دەسەڵات بۆ بە کۆچی قوربانی بەڵام ئێمە وەک باوکان چی هەڵوێستێکران هەبوو تاوک ئێستا بەرامبەر بە مامۆستان بڵێ مامۆستان ئێستا مانگی 11 بەرەو مانگی 12 چی کاتێ مناڵەکان ئێمە بخوێنن لە کاتێکە مەکتەبی ئێمە قوتابخانەکان ئێمە عەرەبەکان لە قوتابخانەکان ئێمە یاخوێنن قوتابخانەکانمان بۆ بە عەرەبی واتە عەرەبیت بە شێوازی هەمومان نزانین عەرەب کاتێکە چێتە هەر جێگەیەکەوە بڵاوە بێتەوە لە باتیش نییە چواش نییە لە باتی مناڵەکانی خەرتە جادە ئەمە کێشەی خوانە بەڵام کێشەی ئێمەشە مناڵە بەجارێ بیسی مناڵ ئەبن بە سواگەر لەسەر جادەکانە ئیش ئەبەن کار کەسابەت ئەبەن ژیان دەبن ئەم شانە ئەمی دووبارە بوونەوە واتە ئەمڕۆ ئەم مامۆستانەکە ئەیکەن لە ساڵێکا ڕێز و حکومەت مێشکەم و خوشکم بەڵێ بەڵام ئەی مامۆستا بەڕێزەکان ئێوە لە ساڵێکە 4 مانگی دوام ناکەن لە ماڵەکانی خۆتان دانیشتن
لە هەشمانەکە شانە 4 ساعات داڕەکە 4 ساعاتەکە زوو دەزیاتە زەواتە سعاتێ 2 ساعات دەزەڵێنەوە باش بۆ مۆتەفەکان نانە سەر شەقام بۆ ئێوە بزدان لە کاتی مەکردنەوە ئێوە شەریکن لەگەڵ دەسەڵاتە دوژمنەکانی کەوا ملەتی ئێمانێڵنەوە ئێوە دوژمنی ملەت لە ڕاستیە نەکەرن دەسەڵات ئەم دەفا حەی عەلە سەڵزانیمان دوو دەسەڵاتی کە یەکێکیان سەر بە حکومەتی ئێران یەکیان سەر بە حکومەتی عێراق ئەمە چەند چۆنی نایە هەموو ئەوەی کە کوردی ڕەسەن بێزانێمە ڕاستەکەی بەڵام ئێوە نەهاتندا بۆ قوتابخانە ئەگەر باوکان بێنە سەر ویستی من واتە لیژی بچین ئێمە دەڵێ نابۆ ناردنەوەی مناڵەکانمان بە شێوەیەکی سەقەت بۆ قوتابخانەکان بەسەیتە چیتر ئێمە مناڵەکەمان هەربۆتە مناڵم معقولە لە پۆلی پێشی زایدە بە چوار دەرز بەرکی خۆر نەتانێت بەرکی دەریشێن من نامێ دەربچێ ئەمێ مناڵەکەم بەتوانای خۆ بچێتە دەچێت بەڵام تا ئێمە قوتابخانەی تایبەتەوە بەڵام خەڵکی دەوڵەمەند ئەتوانێت کەواتە لێرەیە تاسۆ خۆت لە خەڵکی هەژارەکە دراوە کە ناتوانێت مناڵەکانی بێریزە مەکتەبەکانی تایبەتەکان کە لێریان هەمووی دوژمنی ملت نیدر نازم تا دەستەکان خۆش کاک سۆران کاک سۆران جەنابەت وەکو باوچێکی قوتابی ڕێی خۆت وت دەستەکانت خۆش بێ ڕێیەکەت ڕێز لێ گیراوە سوپاست دەکەین چێمان لەگەڵ با فەرمێ کاک عوسمان کاک حاجی عوسمان سڵاوی خوارد لێبێم کاتت باش سڵاوی خوارد لە تۆی بێ تۆ دەڵێتی کاک عوسمان جان کاک حاجی وڵی کاکە گیان داوا ئەەکەم لە مامۆستایان برای مەکتەبەکانکەنەوە ڕەگرە بانێکی دوو هەڵهایە هەستەوە لەوێ مەکتەب کراوەتۆ لێرە بۆچی مەکتەب ناکرێتەوە مامۆستایان دەڵێن بەبێ موچە چۆن داوام بکەین وەکو ئەمانی دەنجی تەلەڤیزۆنەکەت کچکە کاک حاجیان دەنجی تەلەڤیزۆنەکەت کچکە بالێک حاڵی بین بەڵێ جان مامۆسای مەدرسەی سلێمانی محافەزەی سلێمانی وەکو هەولێر نییە بێگومان لە زاخۆ تا خانەقین ئەوەی کە لە سەربەم حکوومەتی هەرێمی کوردستانە بێ نەک هەر مامۆستا ئەوەی موچەخۆر بێ هەمان معناتی هەیە و هەمان کێشە و هەمان گرفتی هەیە سەبەکانیان کردووەتەوە مەدەویان ناوی تەقیر و هەژارە بەڵێ ئەی بۆچی لێرە بەڵێ کوردستانی مەعاشیان ناگرێت بەڵێ لەبەر خوار دێنەوە مەکتەبەکان بکەنەوە بەڵێ هەر لەبەر بەڵێ دەستەکانت خۆش کاک حاجیان دوا پەیوەندی دەچمە کەلار کاک ئیحسان سڵاوی خوارد لێبێم کاتت باش کاک ئیحسان کاک ئیحسان دوا پەیوەندی 2 دقە دەدەمێ فەرموو قسەی خۆت بکە ئەلو بەڵێ کاک ئیحسان فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بەڕێزت بۆ بەڵێ کاک ئیحسان ڕاوبۆچوونی فەرمانبەران بەڵێ گیان بۆ ڕاوبۆچوونی خۆم ڕاوبۆچوونی باوکی تەلەبەمەیە بەڵێ لەگەڵ بەرزانی سافی پەروەردە یانە ئەمە لە ڕاستیە ڕاستە حەقێکی واقعە بەڵام کاتێکە کاتی خوێندنی تەلەبەیە کە کاتی پێویستیەکانی شارەزابوونی تەلەبەکانە بۆ پێمانونی و دەرفەت هەیە کە با بڵێن عوتڵەکان ئەوەی هاوی ئەکرێت زۆر ئاساییە بەردەم وەزارەتی پەروەردە بەردەم وەزارەتی ناوخۆ لەوێ هەر هەموو سێمانەکە بەلای کەمە 100 ڕۆژە ئەو 100 ڕۆژە توانی ڕاستەوخۆ هەر وەزارەت دابە بۆنی نەبێت بەڵام ئەوەیانە ڕاستێکەیە
نەگو ئێستا دەست بنیتە بیناقاقەی تەلەبە کە تەلەبە ئیمڕۆ بەڕاستیە جگە لەوانی تاقوپۆلی نۆ هیچ شارەزاییت نییە بۆ خۆی چۆن بیر بکاتەوە و چ هەڵوێستیکی بوێت مامۆسا چۆن ئاوای پێ بکات یعنی وەکو چۆن ئەڵێم سوێن بەخوا هیچ لایەنێک نین و بێلایەنانام قسەیشەکەم لە ناحی دڵەوە مەبەستم ئەوەیە چۆن بڵێ حەق و مافی تەلەبە ڕوونکەم و بیخەم بەرچاو مامۆسایان بیری خۆیانی بکەنەوە لە کاتێک خۆیان تەلەبای قۆناغی تەلەبایەتیان بڕیە بزا هاستی ئەم مەوزوعە لەگەڵ ئەوە کە ئێساگە بۆ نمونە بەرەو 35 ڕۆژە ڕاتۆ بتوانی دەوامی پەک بخەی ئەمە قورسە لە ڕاستی ئەمە غەرجە من ناڵێم ئەوان حەقیان نییە حەقەکەیان سەر ئەوە گومانی نییە بەڵام ئەم حەقە با لەم کاتە نەبووایە با لە سێمانگەی پشۆکە بوایەت کاو سێمان ناتوانانی وەزارەت داخێت توانی حکومت تەواو پەک بخەیت هەر لە جمگەی واقعا پەکی بخەی کە بیخەیتە بەس بەڵێ کاک حسانجان دەستەکان خۆش ژیان بیبینی بەڵێ کاک حسان دەستەکان خۆش بەداخەوای ساوە حەقەکە لە قوتابی بکرێت بەڵێ دەستەکان خۆش پەیامەکەت گەیشت ڕێز و شکومەیە بۆ مامۆسایان بەڵام بەداخۆ خۆزگە سێمانی هاوی بووایە یاخودی ساڵ چاوەڕێم کە هاوینی داهاتوو ئەم پلانیان جێبەجێ بکرێت دەستەکان خۆش ئەمە ڕاو سەرنج و بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە بوو کە لە زۆرێک لە شوێنە جیاجیەکانی کوردستان پەیوەندیان کرد و ڕاو سەرنج و تێبینی خۆیان سەبارەت بە ئەم بابەتەی کە ئێمە هەڵمان بژاردبوو سەبارەت بۆی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە خۆپشاندەران ناگرێ هیوادارین کە گوێیان لێ بگرێ هیوادارین موچە لە کاتی خۆی بێ هیوادارین خوێندن دەست پێ بکاتەوە و چیتر کوڕی فەقیر زەرەر نەکا خواتان لەگەڵ